شێوازی هەڵسوکەوت لەگەڵ بە ساڵاتچوان پێوەری سەرەکی ئینسانی بوونی هەر سیستمێکی سیاسیە. ڕۆژی دووشەممە 16 جۆزەردان خانەنشینکراوانی بیت شاری ئێران هاوکات کۆبوونەوە و ڕێپێوانی ئێعترازیان بەڕێوە برد. ژمارەیەکی بەرین لە خانەنشینکراوانی شارە جۆراوجۆرەکانی ئێران لەوانە کەرەج، زەنجان، ئیسفەهان، عێراق، دسفول، شوشتەر، کرمان، ئەحواز، کرماشان، ڕەشت، تەورێز، مەشهەد، شوش، ورمێ، ئەردەبیل، خۆڕەماباد، حەفتەپە، بەندەرەباس، بەندەرماحشار، قەزوین، شیراز و تاران لە ڕێگەی بەڕێوەبردنی کۆبوونەوە لە بەرامبەر ئیدارەکانی تەئمینی ئیجتیماعی شوێنی نیشتەجێبوونیان بۆ چەندمین جار داواکانی خۆیان لە ڕژیم هێنایە گۆڕە. لە تاران هێزە ئینتزامی و لیباس شەخسیەکان پەلاماری بردەسەر خۆپیشاندەران و ژمارەیەکیان دەست بەسەر کردن. کەسانێک کە نزیک بە 30 ساڵ لە ژیانی خۆیان کاریان کردووە بەڵام ئێستا لە سەردەمێکدا کە پێویستیان بە ئاگا لێبوونە هەزینەی کەمەرشکێن بووەتە هۆی ئەوەی کە ڕەنگی حەسانەوە نەبین و لە بارودۆخی نەخۆشیشدا خەریکی کار بن. خانەنشینکراوان لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەلێک جار بەرامبەر بەم حەقدەستە کەمە دەستیان داوە تا ناڕزایەتی دەربڕین. خانەنشینکراوان خوازیاری وەرگرتنی حقوقی سەرووی هێڵی هەژاری و دەرمانی بێبەرامبەرن، بەڵام هەتا ئێستا هیچ کام لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە. لانی کەمی حەقدەستی خانەنشینی 4,300,000 تمەن لە مانگدایە کە بەپێی ئامارەکان هەزینەی مەسکەنی گونجاو لانی کەم 50 تا 65% حقوقی خانەنشینکراوانە و هەزینەی خۆراک تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 40% چۆتە سەرێ. گرانی، تەوەڕۆم، داهاتی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران لەلایەکەوە و گرانی بەردەوامی هەموو کاڵا و خزمەتگوزاریە پێویستیەکان لەلایەکی دیکەوە بۆتە هۆی هەژاری و گوزەرانی سەختی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان و بەساڵاتچوان. هێندێک لە ماددە خۆراکیەکان لەوانە ماسی لەسەر سفرەی خانەنشینکراوان نەماوە و خواردنی گۆشتیش یەکجار کەم بووتەوە. شیرەمەنی و هێلکە کە خواردنی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە لەگەڵ چوونە سەرەوەی قیمەتی 40% بەرەو ڕووبووتەوە. خزمەتگوزاریەکانی وەکو ئاو، بەرق، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت لانی کەم 400,000 تمەن لە حقوقی بنەماڵەیەکی 4 کەسی بە خۆیان تەرخان دەکەن. زۆریەک لە خانەنشینکراوان پاش 30 ساڵ کار لە تەمەنی 6 ساڵیدا ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان و شوێن پیشەیەکی نوێ بکەون و ویان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینکراوان لەگەڵ کێشە و گرفتی ئابووری، ڕۆحی و بنەماڵەیی فراوان بەرەوڕون. دابینکردنی هەزینەی منداڵانێک کە هێشتا سەربەخۆ ناژین، دابینکردنی هەزینەی خوێندن و هاوسەرگیری ڕۆڵەکانیان، حقوقی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشانن. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕاددەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بە تایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕون. خانەنشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیەکی جددی و پڕهەزینەیان نەبێت ترس و نیگەرانیان کەمترە، بەڵام ئەگەر هەزینەی دەرمانەکەیان لە سەرێ بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش بێبەری بن، بەداخەوە مەرگی پێشوەخت ویان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. شێوازی هەڵسوکەوت لەگەڵ بەساڵاتچوان، منداڵان، ژنان و کەم ئەندامان لە هەر کۆمەڵگایەکدا یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی ئاستی ئینسانی و دموکراتیک بوونی هەر سیستمێکی سیاسی و یەکێک لە پێوەرە گرینگەکانی مافی ئینسانە. حکوومەتی ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا یەکێک لە کۆنەپەرستترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانە لە ئاستی جیهاندا. خانەنشینکراوان مافی خۆیانە کە پاش ساڵانێکی دوور و درێژ کار و ڕەنج لە ئەمنیەت و ڕفادا بژین و نیگەرانی دابینکردنی دەرمان و خواردن و سەرپەنای گونجاو نەبن. بەڵام خانەنشینکراوانی ئێران تەسلیمی چارە نووسێکی موسیبەتبار کە کۆماری ئیسلامی بۆیانی خوڵقاندووە نابن. ئەوان بە کارکردن و بە خەبات دەچنە نەبەردی ئەم چارە نووسە و کۆماری ئیسلامی ڕسوا دەکەن.
یەکێک لە ئەم خانەنشین کراوانە کە ڕاگەیەنەرەکانی ڕژیم لەوان وەک بە ساڵاتچووی کرێکار ناو لێ دەبن بە هەواڵنێری یەکێک لە هەر ئەو ڕاگەیەنەرانی وتووە کە لە ڕۆژەکانی بە ساڵاتچوویدا ناچار بووە چەند بەرابەری دەورانی لاوێتی کار بکات. ئەوان لە مەسیری خەبات لە دژی برسێتی ناچار بوون تەنانەت خۆیان لە بارودۆخی سەختی کۆڕۆناییدا کار بکەن و لە کەرامەتی ئینسانی خۆیان بەرگری بکەن. کاربەدەستانی داماوی کۆماری ئیسلامی کە توانای بەڕێوەبردننی کۆمەڵگەیان نییە لەلایەک و بەکردەوە بارودۆخێکیان پێکێناوە تا خانەنشینکراوان بە حقووقێکی مەمرە و مەژی جەستەیان بخەنە بەر چەوسانەوەی توندی خاوەنکاران و لەلایەکی دیکەوە ئەم کرێکارە بە ساڵاتچوانە وەک یەکێک لە هۆیەکانی بێکاری لاوان بناسێنن. بەڵام لاوان بە پشتیوانی لە بەساڵاتچوانی کرێکار و خەباتی خانەنشینکراوان هەوڵیان داوە بەر بە تەبلیغاتی بێشەرمانەی ڕژیم بگرن. دەسەڵاتدارانی گەندەڵ کە چەند ساڵە لەگەڵ خەباتی ڕێکخرا و ئامانجداری خانەنشینکراوان بەرەڕوون دەستیان داوەتە دووبەرەکینانەوە لە نێوان خانەنشینکراوان. ئەوان خانەنشینکراوان بە لەشکری و کەشوەری خانەنشینکراوانی سازمانی تەامینی ئیجتماعی، خانەنشینکراوانی کە چوونەتە شەڕ ویان نەچوونەتە شەڕ، شاغڵینی کارە سەخت و زیانبارەکان و کرێکارانی بەشەکانی دیکە دابەش کردووە. بەڵام هەڵسوراوانی بە ئەزمموی خانەنشینکراو بە هەڵسوورانی تەبلیغی و چالاکی دیکە هەوڵیان داوە پشتیوانی تەواوی بەشەکانی خانەنشینکراوان بەرەو خۆیان ڕابکێشن و زۆر جار پێشوازیان لە بەشداریکردنیان لە گرتبوونەوەکانی خۆیاندا کردووە. ڕووخاندنی ئەم ڕژیمە گەندەڵ و کۆنەپەرستە کە ئەم هەژاری و نەداریەی بەسەر بە ساڵاتچوان و خانەنشینداندا سەپاندووە وەڵامی ملیۆنها لە دایکان و باوکانی ئێمەیە کە دوای تەمەنێک لە کار و ڕەنج شیاوی بەهرەمەند بوون لە ژیانێکی باش و ئاسوودەن.